بێگومان بابەتەکان زۆرن لە بواری زیرەکی دەستکردا. من هەوڵەیەم بە شێوەیەکی زۆر باش تا ئەو کاتەی بتوانین بە شێوەیەکی باش و جوان پەیامەکە بگەێنین. ئینشەڵڵا هەوڵەیەین کە باس لەم بابەتانە بکەین. بابەتی توێژینەوە چەند خاڵێکی لەسەرا باسەکەین کە توانین لە زیرەکی دەستکرد سوودێکی زۆری لێ ببینین. هەروەها چۆنێتی بەدەستهێنانی زانیاری ورد، واتە کاتێک تۆ لە زیرەکی دەستکرد ئەتەوێ بەکاری بێنی یا بۆ زانیاریەکە گەڕی، چۆن ئێمە زانیاریکی وردمان دەستکەوێت و باوەڕ پێکراو بێت. هەروەها هەوڵەیەین لەم کورسەیە کە وێنە دروستکەین بە شێوەیەکی تەکنیکی و بە شێوەیەکی پرۆفیشناڵانە، واتە بە کاتێکی کەم ئەو مەبەستێکی ئێمە ئەمانەوێت ئەنجامی بین و وێنەکەمان بۆ دروستکە و لە پاڵیا دروستکردنی ڤیدۆ کە لە ئێستا خواستێکی زۆری لەسرە. ئینشەڵڵا هەوڵەیین بە شێوەیەکی جوان و پرۆفیشناڵانە ڤیدۆکەمان دروستکەین بە کەمترین تێچوو ئاگاتان لەم دەقە بێت، چووکە لە ئێستاە بابەتی دروستکردنی ڤیدۆ تێچوویەکی زۆری هەیە هەر لەسەر خودی ئایەکان، لەسەر خودی زیرەکی دەستکردەکان، بۆیە گرنگە ئێمە بە کەمترین تێچوو ئامانجێکی خۆمان بەدەست بێنین. هەروەها باز لە بابەتی دەنگەکەم، بێگومان ئێمە ئیشی وێنەوە ڤیدۆمان پێی بێ، دەنگیش ئەبێتە سەرچاوەیەکی سەرەکی کە ئێمە چۆن لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە سودمەند بین لێ. هەروەها باز لە بابەتێککەین ئەویژەوەیە کاتێک ئێمە دەنگمان هەیە چۆن بیکەین بە تێکست. مۆزوعەکەمان لە چوارچێوەی زمانی کوردیە، واتە کاتێک ڤۆیسێکمان هەیە دەنگێکی کوردیمان هەیە چۆن بیکەین بە تێکستێکی کوردی. هەروەها بە پێچەوانەوە نووسینێکمان هەیە چۆن بیکەین بە دەنگ. هەروە باز لە بابەتێککەین ئەویژەوەیە چۆن سوود لە ڤیدۆکانی یوتیوب وەرگین. کاتێک ئێمە گوێ لە ڤیدۆیەکی یوتیوب بەگرین 20 دقەیە 10 دقەیە 5 دقەیە 3 دقەیە تێکستێکی جوانی تایە، چۆن ئەو تێکستەی بەدەست بێنین بە شێوەیەکی پرۆفیشناڵ. هەروەها لایەنە تەرفیهەکەشی لایەنە هەمەڕەنگەکەشی ئەتوانین ئێمە لەلایەنی چیرۆکەوە، لەلایەنی شعرەوە، لەلایەنی دەقی ستۆریەوە یان ناوەڕۆکێکەوە ئەتوانین ئیسفادەی لێ بکەین و ئای زۆر یارمەتیمانەیە. بابەتی دروستکردنی ئەنیمەیشنیش زیرەکی دەستکرد زۆر کار ئاسانی بۆ کردوون، ئینشەڵڵا باز لە بابەتەژەکەین. هەروەها فایلەکانی PDF، فایلەکانی پاوەرپۆینت یان پوختەکردنی فایلەکان، ئێمە کاتێک یەکێک لەم فایلانەمان هەیە چۆن بتوانین مامەڵەی لەگەڵا بکەین و چۆن بتوانین بە کەمترین کات ئەو مەبەستێکی ئێمەمانەوێت بەدەستی بێنین. کەواتە ئینشەڵڵا لەم کورسەیە ئێمە هەوڵەیەین ئەم بابەتانە باسکەین بە یارمەتی کۆمەڵێک زیرەکی دەستکرد. بێگومان زیرەکی دەستکردەکان زۆرن، ڕۆژانەش عەدەدیان لە زیادبوونایە، ڕێژەیان لە زیادبوونایە. ئێمە هەوڵەیەین لە ڕێگەی AI، ChatGPT، کۆپایلۆت، کلاود، مانوس، دیپسیک، سۆنۆ، VO3، سۆرا، کیمی و ئیلە ئاخیری چەندانەیەکی تریشمانەیە کە لە کاتی شەرحکردنی وانەکانە یەک بە یەک پێتان ناسێنم و ئینشەڵڵا ئیشی لەسەرەکەین. کەواتە پوختەی کۆرسەکەمان یان ئەو بابەتانەی ئەو ناوەڕۆکانی کە لەم کۆرسەیە تۆ پێی ئاشنابیت ئەمانن و لە پاڵیا لە کاتی ئیشکردنمان لە کاتی شەرحکردنی بابەتەکانە کۆمەڵێ مۆزوعی ترمان بۆ دروست بێ، ئینشەڵڵا هەوڵەیەین ئەوانەش باس بکەین.